ئاودانی نەمامەکانی گەڕەکەکەیان بووەتە ئەرک بەسەر ئەم منداڵانەوە. ئاخر هەر نەمامە و بە ناوی منداڵێکەوەیە. هەوڵێکی شارەوانی سلێمانیە تا لە منداڵەکانەوە ژینگە پارێزی بکەنە نەریت. من ناو شەمم ئەوە دایکی خۆمە. من هەمونداری من و براکەمە. من ناوم شۆخەم دارە داری منە. من ناوم زانیارە ئەم دارە داری منە. سەوزبوونی هەر جێگایەک یان وێرانکردنی ژینگەکەی ئاستی هوشاری کۆمەلگاکەی لە پشتەوەیە. ئەم منداڵانە ڕێگە ڕاستەکەیان هەڵبژاردووە، هەر یەکە و چاودێری نەمامەکەی خۆیەتی. هەموو یەکەم جا هەموو هاوڕێکان درەختێکیانە و بەس من نەبوو لە باوکە ماڵ پێشا تا درەختە لە چووە شاوین درەختەکەی بۆ پیاگەردم ئەم بە ماوەی 3 ساڵە درەختەکەی بۆ درەختەکەم ئەویا ئەنجا هین گەشەیەکی کرد و درەختەکە لەبەر سێبەرەکەی بووین و ڕۆژانە پێشێرکاریەکانی بەسەر ژینگەدا لێت دەبینرێن. ڕەنگە پاراستنی شوێنە سەوزەکانی هەرێمەکە و سەوزکردنی و ناوچانەش کە بێ سەوزایی گرێوی جێبەجێکردنی هوشارکردنەوەی کۆمەلگاکە بێت. کاربەدەستانیش چاویان لەنەوەی داهاتووە. ڕاستیەکەی ئەبێ ئێمە بە هەموو لامان هەوڵ بین هەنی شتێک دروستکەین ئەم نەوەی کە ئێستا دروستە بن دۆستی ژینگە بن. پاکبوونی ژینگە ئەرکی تاک بە تاکی هەموو هەوڵاتیانی کوردستانە. ئەم ناوچەیە سەوزبوونی باخچەکان هەم لە ڕووی جوانیەوە هەم لە ڕووی پاکبوونی ژینگەوە زۆر پێویستە. بەڵام لەگەڵ پێویستیەکەیە و لەگەڵ سەوزبوونەکەیە ڕاگررتنیشی ئاسان نییە. ئەم وڵاتە کێشی کەمی ئاوی هەیە. ساڵانە ئێمە هیلاکین بەدەست با بڵێن ڕاگررتنی سەوزایەکانمانەوە و بەدەست ئاویانەوە. لە ناوچەیەک کە گیرۆ دەبێت بەدەست کەمی ئاو ڕەنگە پرۆسەی سەوزکردنیش ئاسان نەبێت. پێدەچێم هەوڵەی شارەوانی سلێمانی لەم ناوچەیەدا سەری گرتی بێت. بەهۆی پەرێوشی منداڵەکانەوە وانە مامەکان دەبنە درەخت. من حەزم لێیە ژینگەکەمان پاک بێ، سروشتی هەبێ و دارەکەمان گەورە بێ بۆ ئەوەی سێبەرمان بۆ دابین کات و بۆ خۆمان دانیشین یاری بکەین قسە بکەین و سەیران بکەین و نزیکەی 3 ساڵە ئێمە باخەکەمان بەڕێوە دەبێت. ڕەنگە گرەوەکە ئەوە بێت ئەزمموی ئەم منداڵانە و باخی گەڕەکەکەیان ئەزمونێکی تاقانە نەبێت لە شارێکدا کە ڕێژەی سەوزایی لە کەمبوونەوەدایە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.